هەر سەبارەت بە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان من میوانێکم لەگەڵ دەبێت. ئازاد حەمەدەمین ناقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە شارۆچکەی شەقڵاوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک ئازاد سەم کاتتان باش. پێم خۆشە وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان ئەو کاتە باش. زۆر سپاس. باس لە ئازادی ڕادەربڕینکەن لە هەرێمی کوردستان بە تایبەت ئایا ڕۆژنامەنووسان ئازادن لە هەرێمی کوردستانە بۆ ڕادەربڕین یاخود نا؟ زۆر سپاس. بگومان ئازادی بیڕا کە ئازادی ڕۆژنامەگەریش بەشێکە لە ئازادیەکان کە ئازادی بیڕاش تێدایە. ئێمە پێمان وایە لە ساڵی 2007ەوە ئەم ئازادیە بە قیاسای ژمارە 35 کراوە و ساڵانە ئێمە هەر 6 مانگ جارێکیش راپۆرت لەسەر ئەم ڕەوشی ئازادیە بە تەبەتی ئازادی کاری ڕۆژنامانی بڵاو دەکەینەوە بە زمانەکانی کوردی و عەرەبی ئینگلیزی و بە بەراوردکردن لەو کێسە لەو خەتە مایلێکە هەیە. پێم وایە ئێستا وەزی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستانە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی باشترە لە سەڵانی ڕابردوو. باشترە؟ بەڵێ. باشەکەی لە چیە؟ کەیسەکان کەمترن چییە؟ چۆنە؟ بێگومان پێشتر لە ساڵانی ڕابردوو وەکو لە راپۆرتەکانی سەندیکا و لیژنەی داکۆچیدا هەیە، پێشتر لە کێسی تیرۆرکردن هەبووە، کێسی گرتن هەبووە، کلیپەلشکاندن هەبووە و چەند جار حەبسکردن هەبووە و زۆر جار ڕۆژنامەنووس توندی توژی زۆری بەرامبەر کراوە. بەڵام بەپێی ئەم راپۆرتانێکە ئەم ساڵ بە تایبەتی وڵاممان کردێتەوە ئەم کێسانەی بەتابەتی کە کێسی گرتنن بە هیچ شێوەیەک تاکتاکە نەبێ کە بۆ ماوەیەکی کەم لە دەدگاکان بووە. ئەوش زۆر جارنگ بێ پەیوەندی بە مزاوەدەکردنی پیشەی ڕۆژنامەنووسیەوە نەبووە بەقەدەوەی پەیوەندی بە کاری دیکەوە هەبووە. بۆیە دەتوانین بڵێن لەو تەمایلێکە هەیە ئەم راپۆرتانە ئەگەر ئێمە ناڵێن بە مطلقی وەزعی ئازادی ڕۆژنامەگەری زۆر باشە، بەڵام بە بەراوردکردن لە ساڵی ڕابردوو خراپتر نییە وەکو هەندێ جار کە باسەوە دەکرێت و بە شێوەیەکی ئاسایی چونکە ئەو راپۆرتانەی ئێمە لەگەڵ هەموو راپۆرتەکانی دیکەی کە لە ماڵپەرە سەرچەکانی IFG فدراسیۆنە ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیش بڵاو دەبێتەوە. ئێمە لە نزیکەوە چاوەدێری و زانیاری تەواومان لەسەر ڕۆژی کار ڕۆژنامەگەری نەک لە هەرێمی کوردستان بەڵکو لە ناوچەکە و لە دنیاشدا هەیە. باش. هیچ ڕۆژنامەنووسێک لە چوارچێوەی کاری پیشەی کەی خۆی کە ڕۆژنامەنووسیە دەستگیر کراوە؟ دەستگیرکردن نییە. زۆر بێم بەڕاشکایی بڵێن لە ڕووی قانونیەوە ئەو کێسەی کە دەچێتە مەحکەمە دەبێ ئەم کێسە پەیوەندی بە مزاوەلەکردنی پیشاوکەوە هەبێ. ئەو وەختە پێی دەگوترێ ئەم کێسە کێسێکی ڕۆژنامەنووسیە و دوو ڕۆژنامەنووسەکە دەبێت لەسەر پیشەی خۆی بگیرێ، واتە لە کاتی ئەنجامدانی پیشەکەی هەروکو لە بەرگەکانی قانونی زمانە سپێس داهاتووە ڕۆژنامەنووس وەکو فەرمانبەرێکی گشتیە کاتێ دەچێت کارەکەی جێبەجێ دەکات. بۆیە ئەوەی کە ئێمە دیقەتمانداوە ئەو داتانەی کە ئێمە بڵاومان کردوێتەوە ئەم ساڵ بە راپۆرتی ساڵی 2022 بە هیچ شێوەیەک گرتنی تێدا نەبووە و ئەگە هەش بێ کاری لە ناکاو زۆر کورت قایەن بووە. باش. ئەو پێشێلکاریانەی کە هەبوو ئەم ساڵ چی بووە بۆ نمونە ئەگەر باسی بکەیت؟ ئەم پێشەلکاریانەی کە هەبوون ئەم ساڵ زیاتر پەیوەندی بە ڕێگری بووە یا هەندێک جار جیاکاری بووە لە نێوان کناڵەکان و زۆر جار ڕەنگ بێ دەخالەتی سیاسی و حزبیش لە نێوان هەندێک شار و شار جیاکرای کراوە لە نێوان میدیاکاران و دەستگاکان و هەندێک جار کلیپەلشکاندن بووە و ئەمە زۆربەی زۆری یا ڕێگرتن بۆ لە کاتی ئەنجامدانی کاتێک کە تیمێکی ڕۆژنامانی مژووری یا سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتێک بوون ڕێگریان لێکراوە. زۆر باشە. بۆ نمونە ئێمە ڕۆژنامەنووسین، چوارچێوەیەکمان بۆ دیاری کراوە، ئێمە لەم چوارچێوەیەدا ئەبێ دەرنەچین و کارەکەمان لە چوارچێوەیە کابێت. باشە.
هیچ کەیسێکی دەستگیرکردن هەبووە بۆ نمونە لەو چوارچەوەیە بێت ئەگەر ساڵانی ڕابردوش بێت لەم چوارچەوەیە بێت بەڵام دەستگیریش کرا بێت یان نەخی ڕۆژنامە نووسە ئەو چوارچەوەی تێپەڕاندووە بۆیە دەستگیر کراوە. بگمان دەبێت دان بۆ دابنێن کە ئێمە لە کوردستانە کەم و کورتیمان هەیە لە پیشەی ڕۆژنامە نووسی و بەداخەوە هەندێک لەو میدیانەی کە هەندێک لە پرۆژانەی میدیا هەن لە ئەسڵدا پرۆژەی میدیای نین بەڵکو پرۆژەی سیاسین بە بەڵگەی ئەوەی کە بۆ نمونە ئێستا هەموو ئەو ماڵپەڕە ئەلکترۆنیانی کە تایبەتن بە هەواڵ و زانیاری دەبێت لە سندیکات تۆمار دەکرێن کەچی زۆرێک لەو ماڵپەڕانە تا ئێستا نەهاتوون لە سندیکا خۆیان تۆمارکەن تەنها لەبەر هۆیەکی زۆر دیارە ئەوشەوەیە کە چکە ئێمە داوای ئەستی خرجەکانیان دەکەین داوای ناخنامی ڕۆژنامەنووسیان لێ دەکەین نەیانەوێت ئەو پرۆژانیان ئاشکرا بێ بە هەمیشە دەیانەوێت بە پرۆژەیەکی دیار بمێننەوە ئەمە یعنی وەکو نمونەیەک لە خەروارێک لەو کارانێکان بۆچی ڕێک ناخرێنەوە بۆ نمونە بگومان ڕێخستن ڕێکخراوە بەڵام هەندێک گرفتی قانونیش هەن ئێمە لێرەدا دەمێ ئاماژە بە خاڵک بدەم هەر کاتێک بە تایبەتی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هەوڵ بدا بۆ ڕێکخستنی کاری مێدیا بە تایبەتی لە هەندێک لە ڕەهەندەکان لە بوارێک لە بوارەکان بۆ نمونە لە ماوەی پارساڵەوە تا ئێستا ئێمە پرۆژەی ئەنجومنی مێدیا و هەروەها مەسلەی ڕێکخستنی و فریفۆرمکردنی یاسای ژمارە 35 وەک کۆمەڵێک لە کاری دیکەمان خست هەموو کاتێکە ئەم پرۆژانە دێنە پێشەوە لەمپەرێک دروست بێ وە خەڵکانێک بە تایبەتی ئەوانەی کە بەرژەوەندیان لە ڕێکخستنی مێدیادا نییە با زۆر بەڕاشکاوی بڵێم ئەوانەی بەرژەوەندیان لە بوونی بەرە لایدا هەیە بە و پەرچ و بڵاوێدا هەیە هەمیشە ڕێگر دەبن و دژی هەموو هەنگاوێک دۆستنەوە ئەنی بۆ هەر بۆ زانیاری جەنابێت کاتی کە یاسای ژمارە 35 ساڵی 2007 دەچوون بۆ خۆشمێکێک لەوانەی کە بەشدار بووم دانوستینەوەی پرۆشنوشی یاسای ژمارە 35 ئەو کاتش خەڵکانێک دژی قانونەکە بوون بەڵام خۆ نابێ ئیرادەی ڕێخستن لە وڵات بۆستە ئێمە ئەو قسەشمان لەگە پەرلەمانی کوردستان کردووە ناکرێ مجاملەی خەڵکانی بکرێ کە ڕەنگ بێت چاویان لەوە بێ فەند وەربگرن یان بەشێک بن لە ئاراسەیەکی دیکە ڕێخستن ڕێفۆرمکردن کارێکی حتمیە و یاسای ژمارە 35 پێمان وایە بۆ کارێکی پێویست بە بەڵگەی ئەوەی کە ئەم یاسای ساڵی 2010 بەس ئێستا ئێمە ساڵی 2023 بوونی بەدەنام بڕیار بەدان کێس لە دادگاکانی هەرێمی کوردستان بەڵگەی زیندوی قانونەکەیە بەڵگەی جێبەجێکردنی قانونە لە هەرێمی کوردستان باش هەندێک پێیان وایە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە پاشەکشەیە باشە ئایا لە کاری میدیاییدا ئەو ئازادی لە پاشەکشەیە بەڕاستی یاخودنا ئەگەر بە کورتی وەڵام دێتەوە سپاس دەکەم بە کورتی ئەم پرسیارە دوو ئاراستە هەیە چێ ناوانەی کە ناوە کۆمەڵێک گزارشت و عیباراتی مطلق بڵاو دەکەنەوە بۆ نمونە من لە 20 ساڵە گوێم لێ دەبێ هەموو ساڵێک دەڵێن کوردستان لە ژێر هەڵەشەدایە کوردستان لە ژێر مەترسیدایە کوردستان کوشندەترین شوێنە ئەمانە چێنە ئەم عیبارەت بڵاو دەکەنەوە دوولان هەیە یەک دەبێت لە بیرمان نەچێ ئێستا وەکو چۆن تەشقەڵا و دوژمنایەتی هەرێمی کوردستان دەکرێت هیچ مەبینە لە خۆڕا زۆر جار تومەت بۆ هەرێمی کوردستانیش ببەسترێ بە تایبەتی مێدیاش بەکار بهێنرێت دوو چێن ئەوانەی کە ئەم قسانە دەکەن ئەوەی قسان دەکەن دەبێت ناوەندی ڕۆژنامەوانی بن دەبێت ناوەندی پسپۆر بن بۆ نمونە IFG ئەم قسێ بکە بۆ نمونە CPG قسێ بکە نەک کۆمەڵێک لەو ڕێکخراوانەی بە تایبەتی هەندێک ڕێکخراویشن کە ئەوانیش تا حدێک تێوەگڵاون لە مەسەلەی گەندەڵی ناوەنەوە لە دوای ئەوەی کە فەندەکانیان تەوە دەبێت دەستێک فرێ دەدەنە خوارەوە بە تایبەتی ناشکرێ و هیچ معقولیشتەوە ئێمە زۆر بەڕاشکاویش لە کۆڕ و کۆنگرە نێودەوڵەتەکانە گوتومانە ناکرێ هەرێمی کوردستان بە عێراق بە شوێنەکانی عێراق بەراورد بکرێت لە زۆر لایەنەوە کە ڕەنگ ئێستا دەرفەتیەوە نەبێت کە هەموو چمکانە لێرەدا باس بکەم
الله سپاس بۆ بەڕێز ئازاد حەمامین نەقیبی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان کە لە شەقڵاوە لەگەڵمان بووی.